وەزارەتی ئەوقاف هۆشداری ئەداتە کۆمپانیاکان کە لە خۆیانەوە گەشتی عومرە بۆ هیچ هاوڵاتیەک ڕێک نەخەن تا ئەو کاتەی ئاگادار ئەکرێنەوە. جوتیارانی گردەگۆزینە کێشەی کەم ئاویان بۆ دروست بووە و ئەڵێن پرۆژەیەک بەهۆی پرۆژەیەکەوە ئاویان کەم بۆتەوە. بۆ دووەم جاریشە مەرزی چێلێدا ئەخرێت. سڵاوتان لێبێت. هەر ئەوەندەی میوانانی ماڵی خوددا تەشریفیان هێنایەوەی تر خەڵک کەوتنەوە ئەو پرسیارەی کەی دەرگای عومرە ئەکرێتەوە. بەڵام ئەوقاف ئەڵێ جارێ بوەستن خۆمان پێتان ئەڵێینەوە. پێشتر لە 11 پێنجی 2025 و پێش دەستپێکی پرۆسەی حەجی ئەم ساڵ بە نووسراوی فەرمی هەموو کۆمپانیاکانی حەج و عومرەمان ئاگادار کرد بوونەوە کە تاوەکو بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە دەرگای پێشکەشکردن بۆ کۆمپانیاکان نەکاتەوە بۆ وەرزی عومرە هیچ کۆمپانیایەک بۆی نییە تاکلایەنە وادەی دەستپێکردنی گەشتەکانی عومرە ڕابگەێنێت. کاروان ستونی وتەبێژی بەڕێوەبەرایەتیەکە بە 964 وێت هەر ئەوەندەی هەموو شت حازر بوو خۆمان ڕای دەگەێنین بەڵام ئێستا بە کۆمپانیاکانمان وتووە کەس لە خۆوە کات دیاری نەکات و ڕیکلامیش نەکەن. ئەوە لەم هەفتەیەدا دووەم جارە مەرزی چێلێدا ئەخرێت بەڵام ئەوەی ئەمڕۆ پەیوەندی بەم شەڕ و شۆڕەوە نەبوو بەهۆی ئەوە بوو سیستەما ئەلکترۆنیەکانیان وەستا بوو. چێلێ تاقانە مەرزەکەی ئیدارەی ڕاپەڕینە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران زیاتر گەشتیارانی دیوی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ سەردان و کار هاتوچۆی لێوە ئەکەن. ئەباس عەزیز بەڕێوەبەری گومرجی چێلێ بە 964 بێت سیستەمی ئەلکترۆنی جوڵەی بازرگانی لە کار کەوتووە تەنیا 25 بار هەڵگرتوانی بیانە هاتوچۆ بکەن. ئەوانیش وەسڵیان پێبووە. پەیامنێری 964 وتی تەنیا هاتوچۆی گەشتیاری ئاساییە و ئەویش هاتوچۆیەکی وای تێدا ناکرێن. ڕۆژی 15 مانگ جارێکی تر چێلێ داخرابوو بەڵام بۆ دەخولک. ئەوەی ئەمجارە بەهۆی ئەوەوە بوو کە لە دوورەوە دەنجی تەقینەوەیەک بیسترا بوو. کار وا بڕوات ئیتر وابزانم تامی تورە بەناوبانگەکە و سەوزە و میوە بە تامەکەی گردەگۆزینەی کەلار ناکەنەوە چونکە ئاوی ڕووباری سیروان لەسەر 130 جوتیاری ئەو سنوورە گیراوەتەوە. هەفتەیەکە ڕەنج بە خەسار بوون. ئەمڕۆ ژمارەیەک جوتیار و خاوەنباخی شارەدەی گردەگۆزینە لە کەلار لەبەر قرچەی خۆری سەرڕووباری سیروان گرد بوونەوە و ناڕەزایەتیان ئەنجامدا گوایە پرۆژەی کۆرنیشی مارینە ئاوی ڕووباری سیروانی لەسەر گرتوونەتەوە. جوتیارەکان قسەیان بۆ 964 کردو دەڵێن 130 جوتیار و 300 دۆنم باخیان هەیە. هەفتەیەکە ئاوی باخەکانمان بڕاوە بەرهەمەکانمان هەمووی سیس و وشک بوونەتەوە. وا بڕوات ڕەنج بە خەسار ئەبین هەموو باخەکانمان دەفەوتێت. محەممەد شێخ عەزیز وتەبێژی پرۆژەی مارینە بە 964 وێت ئاوەکە لەلایەن پرۆژەکەی ئەوانەوە نەگیراوەتەوە بەڵکو لەلایەن کارگەیەکی سەرڕووباری سیروانەوە کێشەکە دروست کراوە. پۆلیسی سلەیمانی دزێکیان دەستگیر کردووە. ساحب ئیشەکەی وتویەتی 36 دەفتەری لێدزیوم دزەکەش وتویەتی ڕاست ناکات 36 نییە و هەرنۆ دەفتەرم بردووە. ئەو کەسە تەمەنی 28 ساڵە و 2 ساڵ لای خاوەنکارەکەی ئیشی کردووە. خاوەنکار چۆتە پۆلیس و شکایەتی لێکردووە کە 36 دەفتەر دۆلاری لێ بردووە. پۆلیسیش دەستی کردووە بە لێکۆڵینەوە و مەفرەزەکانی نووسینگەی ناوبازار بەشی پۆلیسی نهێشتنی تاوان دۆزیویەتیانەوە و خۆڵبەستیان کردووە. ئەو کاتەی کە گیراوە دزەکە بڕێک لە پارە دزراوەکەشی پێبووە. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی پارێزگای سلەیمانی بە 964 ڕاگەیاند تۆمەتبار دانی بە تاوانەکەی ناوە بەڵام وتویەتی 9 دەفتەر دۆلارم بردووە نەک 36 دەفتەر. بەڕێزان سەرنجتان بۆ بابەتێک ڕائەکێشم تایبەتە بە خۆڵبارین بە تایبەتیش لە سنووری پارێزگای هەولێر. دوو جۆر ئامارمان دەستکەوتووە لە فەرمانگەی ژینگەی هەولێر بەپێی ئەو ئامارانە دەرئەکەوێت کە خۆڵبارین مانگ بۆ مانگ کەمی کردووە. تەنانەت بەپێی ئەو ئامارەی کە فەرمانگەی ژینگەی هەولێر بۆ 964 ناردووە لە مانگی چواردا نزیکەی 90 تۆن خۆڵ لە سەر ئاسمانی سنووری پارێزگای هەولێر باریوە بەڵام لە مانگی پێنجدا ئەو ڕێشەیە کەم بۆتەوە بۆتە زیاتر لە 31 تۆن واتاش نزیکەی 6 تۆنی کەم کردوێتەوە. فەرمانگەی ژینگەی هەولێر لە چەند وێزگەیەک وەبزانام 4 وێزگایان هەنەکە چاودێری ڕێژەی خۆڵبارین ئەکەن. یەکێکیان لە ناو سنتەری پارێزگای هەولێرە، یەکێکیان لە قەزای کۆیەیە، سێمیشیان لە قەزای هەریرە، ئەوەی تریشیان لە قەزای پیرمامە. هەموو داتاکان کۆ ئەکەنەوە دواتر بەپێی لێکدانەوەکانی خۆیان دەری ئەخەن کە
لە ماوەی ئەم مانگەدا چەند خۆڵباریوە یاخود لە ماوەی ئەم مانگەدا چەند کەمی کردووە بەپێی ئەو هەماهەنگیەی کە لە نێوان 1960 و فەرمانگەی ژینگەی هەولێر هەیە بە بەردەوامی کە ئەو ئامارانە ڕێکەخەن بۆ ئێمەی ئەنێرن و ئێمەش هاوڵاتیان لە بابەتی خۆڵبارین لە سنووری پارێزگای هەولێر ئاگادارەکەینەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.